لەگەڵ عادل عەزیز بێوەی خۆشەویستەکەمەوە بوونی بەرنامەیەکی لەو جۆرە لە هەرێمی کوردستان دیارە بۆ یەکەم جارە. بەڵام سەروەختی ئەو دەنگەی ئێوە بەکارهێنراون بۆ ئەو مەسجە سیاسیانەی کە شەڕی ناوخۆی پێکرا. ئەو ڕابردوو ئێستا بێت نایکەمەوە دڵنیا بەلەوە. بە وەفا بووی بۆ ئەو ڕابردووی کە تێوپەڕان و وەفابوون چییە؟ خۆ من کۆیلەی کەس نیم تا وەفام هەبێ بۆ یا وەفام بۆی نەبێت. ئێستا کاندام پەرلەمانی شەو گوڕوتینی لێ نابین. دڵنیا بەلەوەی بێدەنگ نەبووم. بەڵام تۆ دوو باخەنی هەردوو باخەکەم لە تەباخێک ناکە. بیرلیان مەمنوعە. بەڵام تۆ بەواستە بیرە لێیاوە و ناوانەیە واستەی ئەم برادەرە و کردو. ئەمەی کێف. بە ئاوی تێگەیشتینێ مەدنیا یار زەرابێ بۆ دەریۆشی ڕێی خاڵی کەس بووی. بە دڵنیاییە. بەڵام ێستا دەریۆشی نیم. چۆن قەرارەدا جارێکی تر زاواج بکەیتەوە؟ خۆشن پیاوێکی لە زۆری عەرەبی 4 ئەوێ بەڕاستی. عادلی موزیە قومار چییە؟ 24 ساعت لە فڵان شوێنە خەریکی قومارە؟ ئەساسی ئەمە چییە؟ خیانەتی نیشتیمانی گەورەم لە وڵات نەکردو تا بێن دادگای بکەن لەسەری. ڕێخانووی شەفاعەتی چی لێک؟ من تاجر نەبووم ڕێزەخانووی کاک دەرونجە. کەوتویتە تەقەیرانەوە و زەرەری گەورە و کردووە و شتی زۆرە دۆڕانوە هەمیشەیان قازی کردووی. دووسێ جارەوە دۆشتی زۆر کامل. مەسەلەن ئەو قسە ئەو ئەڵێنانی ئەڵێنەکانەوە نییە بۆ دڕوونەکەم وەڵم درۆکەن خانووم ماوە سیارە ماوە سەریان نای لەبەر. بەدەست خۆت بێ ئەو مێژوە لە ژیانی خۆت هاسری. بە دڵنیایی ئەوی سڵمە بەدەست من بێت ئێستا بەڵام بەدەست من عشقەکەی تۆ چێ تاریەکە؟ ئێوەی تۆ بۆستای تێگەیشتم. ئەیار بەیانی دێت و مەرگ دێت و پاییز دێت و تۆ دێیت و عەشق نایەت. عەشق دێت و بەیانی نایەت و پاییز نایەت و تۆ نایت و مەرگ نایەت.